چەند جار لەسەر سفرەی ڕازاوە من و تۆ دانیشتوین چونکە دڵمان تەنگ بووە هیچ خۆشی لەزەت و چێژێکمان نەبینیوە جاریش هەیە نان و تەماتەیەکت خواردووە نان و دۆیەک و ماستاوێکت خواردووە واللهی ئەوە نەدڵت پێی خۆش بووە لە خواردنە هەرە گران بەهاکانی جیهان بەلاتەوە بە نرختر بووە وی خەڵک ئەگە بتوانێت بە یارمەتی مادیت بدا بەڵام خۆ ناتوانێت دڵخۆشتکە هەر بەخوا دەکرێت پاشان کاربەدەستێک بڵێ وەرە پشتیوانت دەبم لە سایە و سێبەری مندا بە کەس ناتوانێت پێ لە سێبەرەکە شنێ کەس ناتوانێت مۆڕەیەک لێ بکە کەس ناتوانێت ئازارتدا کەس ناتوانێت دەست درێژیت بکاتە سەر ئەڵێ من پشت و پەنایەکم هەیە فڵان مەسئولە لە پشتمە بەڵام باشە ئەو بەرپرسە ئەو کاربەدەستە حیزبی و حکومیە باڵایە وا لە خەڵک پاراستی ئەی دەتوانێت لە جەڵتەی مێشک بتپارێزێ نەبەخوا ئەتوانێت لە جەڵدەی دڵ بتپارێزێ نەبەخوا ئەتوانێت لەوەی بتپارێزێ کە ڤایرۆسێک بێتە جەستەتەوە و جەستەت لە ناوبەرێ هەناسەت نەهێڵەوەکو ڤایرۆسی کۆڕۆنا و هاوشێوەکانی نەبەخوا ناتوانێت خۆەوەی پێ ناکرێت ئەتوانێت بتپارێزێ لەوەی کە خانەیەکی جەستەت نەشکێ و تێک نەشکێ و سیستمەکەی تێک نەچێ و تووشی سەرەتان و شێرپەنجە نەبێ نەبەخوا ناتوانێت خۆی خۆشی پێ ناپارێزرێت چ جای تۆ کەواتە بەڕێزان هەمووی بژێڕەوە بۆ ئەڵڵاه هەمووی بژێڕەوە بۆ ئەڵڵاه خۆی ئێمە گرانی نەوەتەکانمان لەبیرە گرانی نەوەتەکانم گەنجانە ڕەن بە بەبیریان نەیە بەڵام ئێمە تەمەنێکمان کە هەیە و خۆشمان تێیدا ئەو ژیاوین لە ساڵی نەوەتەکاندا کە گەمارۆی ئابووری لەسەر کوردستان بوو عێراقیش ئەمە گەمارۆیشکی خستووە سەر کوردستان دڵمان بەوە خۆش بوو باران یەکجار زۆر بوو گەنم زۆر جوان ڕووە بڕواتان هەبێ من خۆم چوومە ناو گەنمەوە بە باڵای مرۆڤ بە گەنم دەهات گوڵەکانی ئاوا پڕ بوو لە گەنم بەڵام سبحان الله یەک حەشەری بچووک کە پێیان دەگوت سنووشی سەڵە ئەو سنە بۆی هات ناو ئەوەی گەنمەی دەمژی بە هەموو شێوەیەک خەڵک خەریکی دەرمان ڕەشاندن بوو بەو نەتەوەیە گرتوەکان یارمەتیان دەدا منەظەماتی ئەجنەبی وەزارەتی کشتتوکاڵی ناوخۆ هیچ کەس نەیتوانی ڕێگری لەو سنووکت لێ بکە ئێوارە دەدڕشاند لە ناو پێڵاوەکانماندا بەعنی ئەو سنە دەکەوت ئەوە خرمەی دەهات لە بێر پێێتە وڵی بەیانی کە دەچوویتەوە دوو ئەوەندەیکەی پێوە بوو ئەو گەنمەی دەمژی وەکو سرنجێگرەی دەدا ناوەکەی دەردێنا ئەو گەنمە جوانە نەدەدورایەوە بەڕەڵات دەکرد هیوا بوو دەیدوریەوە لە دوو تەنەکە گەنما بتبردایە بۆ ئاژ مشتێ ئاردە دەست نەدەکەوت چونکە ناوەکەی دەرێنابوو چاو لێ بەس بەخوا دەکرێت خو بارانیش باری خۆخزەویش بەپیت بوو گەنیمیش ڕوە گوڵی کرد پڕ بوو ئەگە خوا ڕەحمت پێ نەکات بە یەک حەشەرەی بچووک بێنان دەبی خەڵک تووشی ئەو گرانیە گەورە بوو بۆیە هەر دەبێت لە خوا بپاڕینەوە بڵێ خوایە ئەمانم پێ ببەخشە یا ڕەبی خوایە بۆشم بپارێزە بەغەیری تۆ ناکرێ یا الله رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات أما دعاك إبراهيم پیغمبرا عليه الصلاة والسلام حضرت إبراهيم فرمي يا رب خوايا أم مكة أم دشت تشول هول بآوا وبآوا دانية يا الله بقوري خود بتو دقوردري بيقوري بشاريشي أمين وهروها رزق ڕۆزیش بەسەر دانیشتوانەکەیدا بڕێژی لە هەموو جیهانەوە ڕزق ڕۆزی بەسەردا بڕژێ چاو لێ خی گەورە وەڵامی دوعاکەیدایەوە ئەو مەکەیە ئاوەدانترین شوێنی سەر زەویە 24 سعات دەوری ئەو کەعبەیە ئەو شوێنە مبارەکە قەرەباڵغا هیچ کات چۆڵ نییە و ڕزق ڕۆزی فراوانی هەموو دنیا ڕووی تێدەکا بۆیە دەبێت بەس داوامان لەخوا بێ و یەقینمان هەبێ بەبێ ئیزنی ئەڵڵا و بەبێ ویستی خی گەورە هیچمان پێ ناکرێت